بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرج دووەم لاپەڕا 152. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان: ئایا کەرتەکە بە سادەترین شێوەیە، بەڵێ یان نا؟ ئەو کەرتە 3/8 یان 3/8 بە سادەترین شێوە نووسرایە، چونکە ناتوانم سەرەوژێرەی دابەشی هیچ بکەم بێجگە لە ژمارە 1 کە دابەشی یەکیش دەکەم. کەرتەکە وەکو خۆی دەمێنێتەوە، دیسان 3/8 کەواتە ئەو کەرتە بە سادەترین شێوە نووسرایە، دەنووسم بەڵێ. لێرە ئەو کەرتەی دەتوانم بکەمە کەرتێکی هاوتا 2/5 چونکە دەتوانم 4 دابەشی دوویکەم 10 دابەشی دوویکەم، کەواتە لێرە نا، بە سادەترین شێوە نەنووسرایە. 10/32 یان 10/32 دیسان بە سادەترین شێوە نەنووسرایە، چونکە دەتوانم دابەشی دوویکەم. لێرە بە سادەترین شێوە نووسرایە، بەڵێ، چونکە ناتوانم دابەشی هیچ بکەم. لێرەش بە سادەترین شێوە نەنووسرایە، کەواتە نا، دەتوانم دابەشی 5 کەم سەرەوژێرە. لێرەش دەتوانم دابەشی دوویکەم سەرەوژێرە، کەواتە نا، بە سادەترین شێوە نەنووسرایە. ئەگەر بتوانم دابەشکەم بەسەر هەر کۆڵکەک بێجگە لە 1، ئەوە سادە نییە کەرتەکە. گەورەترین کۆڵکەی هاوبەش بۆ سەرەوژێرە بنووسە. ئایا دەتوانم سەرەوژێرەی دابەشی ژمارەی کەم بێجگە لە 1؟ گەورەترین شت چییە؟ گەورەترین شت 2. ئەگەر 8 دابەشی دوویکەم دەبیتە 4، 22 دابەشی دوویکەم دەبی بە 11، کەواتە 2 وەڵام 2. لێرە وەڵام 3. 9 دابەشی 3 دەکەم 1 سانە بە 3، 30 دابەشی 3 دەکەم 1 سانە بە 10، کەواتە 3 گەورەترین کۆڵکەی هاوبەشە. لێرە 4 گەورەترین کۆڵکەی هاوبەشە، چونکە 2 هەیە، دەتوانم دابەشی دوویکەم سەرەوژێرە، بەڵام 4 گەورەترە، کە 8 دابەشی 4 دەکەم 1 سانە بە 2، 12 دابەشی 4 دەکەم 1 سانە بە 3، کەواتە لێرە وەڵام ژمارە 4 ئەوها، چونکە نەنووسرایە کۆڵکەکەی بکە سادەترین شێوە، نووسرایە گەورەترین کۆڵکە چییە تەنیا. لێرە گەورەترین کۆڵکە ڕەنگە 3 بەڵێ، گەورەترین کۆڵکە 3، 21 دابەشی 3 دەکەم و 33 دابەشی 3 دەکەم دەکرێ، 21 کە دەبی بە 7، 33ەکەش دەکاتە 11، کەواتە 3 وەڵام 3. لێرە وەڵام 9، چونکە هەردوو لای دەتوانم دابەشی 9 کەم، 9 کە دەبی بە 1، 54ش یەکسان دەبی بە 9، کەواتە وەڵام 9 گەورەترین شت 9ە. لێرە وەڵام گەورەترین شت 6 یان 12ە، وابزانم 12ە. 12 36 دابەشی 12 کەم 1 سانە بە 3، و 60 دابەشی 12 کەم 1 سانە بە 5، کەواتە 12 گەورەترین کۆڵکەیە. هەر کەرتێک بە سادەترین شێوە بنووسە. سەرەوژێرەی دابەشی 2 دەکەم، سەرە دەبیتە 3، ژێرە دەکاتە 8، ئەوە سادەترین شێوەی کەرتی 6/16ە. سەرەوژێرە هەردووچیان دابەشی هەمان ژمارەی دەبی بکەم، دەنا تێک دەچی. سەرەوژێرەی دابەشی 7 دەکەم، 14 دابەش 7 و 49 دابەش 7 2 لە 7. لێرە سەرەوژێرەی دابەشی 5 دەکەم، ئێرە دەبیتە 8، ئێرە چی لێ دێ؟ 1 دەبیتە 15، 8/15. سەرەوژێرەی دابەشی چەندی بکەم باشە؟ دابەشی 2 دەکەم، لێرە دەبیتە 12، لێرەش دەبیتە 13، کەواتە 12/13.
سەرە و ژێرە دابەشی 15 دەکەم 1/3. بێگومان ئەگەر نەمزانی دابەشی 15 دەکەم دابەشی 5 دەکەم جارە یەکەم کە دابەشی 5 دەکەم 15 یەکسان دەبی بە 3 لێرە دەینووسم 45ش کە دابەشی 5 دەکەم دەبیتە 9 دیسان دابەشی 3 دەکەم ئەو کات دەبیتە 1/3 بەڵام دەتوانم یەکسەر دابەشی 15 دەکەم. لێرە دابەشی 4 دەکەم سەرە و ژێرە یەکسان دەبی کەرتەکە بە 2/3 کەواتە ئەو کەرتە هەمیشە هاوتایە لەگەڵ ئەو کەرتەی کە پێشتر هەمبوو. دوو کەرتی هاوتانە کامەیان بە ئاسانترین و سادەترین شێوە نووسرایە ئەو کەرتە. ئێستا ڕەنگە پێویست نەکە هەموو پرسیارەکان چونکە ئەگەر یەک پرسیارت زانێ خوێندکاری ژیر ئەوانجیش دەزانێ بەڵام ئەگەر بنچینەکەی نەزانی ئەوە چ دەکەم کۆڵکەی هاوبەش چییە کامە ژمارە دابەش دەبی بەسەر ئەوە کەلکی نییە ئەگەر پرسیاری زۆریشی کار بکرێ کەواتە هەوڵ بدە بنچینەکەی تێبگەی. 27 دابەش 36 سەرە و ژێرەی دابەشی 9 دەکەم هەردوو لای دابەشی 9 دەکەم سەرە و ژێرە سەرەی کەرتەکە دەبی بە 3 ژێرەی کەرتەکەش یەکسان دەبی بە 4 لە خشتەی لێکدان دەتوانم ئەو ژمارانە بینم ئەگەر هەست بکەم تۆزێک زەحمەتە یان هەست بکەم ئایا دەبی ئەمن ئەو وەڵامەم ڕاست بی دەچمە ماڵپەڕی گوگڵ لێرە دەچمە ماڵپەڕی گوگڵ ئەگەر دیتمەوە ماڵپەڕی گوگڵ لێرە دەنووسم بژمێر بە ئینگلیزی کالکولیتەر دەنووسم ئۆنلاین واتە لەبەر چ خراپ نووسرا کالکولیتەر ئۆنلاین کالکولیتەر ئۆنلاین فری کامەی هەڵبژێرم ئەوەی هەڵدەبژێرم ساینتیفیک ئەوەی ئێرە کلیک لەسەر ئەو ماڵپەڕی بکە ئەوها دێینە ئێرە کالکولیتەر دێینە ئێرە لێرە 27 لەسەر چ بوو 27 لە 36 بوو بنووسە 27 ئەوها 27 ئەوتە لێرە نووسرا 27 دابەش 36 ئەوە 27 دابەش 36 وەچی دەبینین لێرە ئێستا دابەش دەکا دەبیتە ژمارە چی دەی بەڵام ئەمن لێرە ئەگەر ئەو سیمبۆلەی کلیک لەسەر بکەم ئەوەی تەنشتی لە لای ڕاست ژمارەکەی 0.75 دەکاتەوە کەرت 3/4 کەواتە 3/4 سادەترین شێوەی ژمارە 27/36 کاتە لێرە دەتوانم ساغێکەمەوە کە ئەمن ڕاستم کردیا 27 لە 27 دابەش 9 دەکەم دەبیتە 3/4 پرسیاری 39 4 دابەش 4 دابەش 4 بێگومان یەکسانە بە یەک چونکە هەردوو لای دابەشی 4 دەکەم سەرە و ژێرەش دەبیتە 1 لە 1 واتە دەبیتە 1 ئەوە سادەترین شێوەیە 1 لێرە سەرە و ژێرەی دابەشی 8 دەکەم یەکسەر سەرە دەبیتە 1 ژێرەش دەبی بە 9 لێرە سەرە و ژێرەی دابەشی چ بکەم باشە دابەشی جارێ بە دابەشی 2 بکەم دابەشی 2 سەرە دەبیتە 24 ژێرەش دەبیتە 2 27 ئەو دابەشی 3 بکەم سەرە و ژێرە
سەرە دەبی بە سەرە دەبیتە چەند، دابەشی سێی دەبیتە 8، ژێرش دەبیتە 9. ئەوە 8 لە 9 سادەترین شێوەیە. کەواتە دەبوایە یەکسەر دابەشی 6م بکردبە، بەڵام نەمزانی زوو دابەشی 2م کردوایە دابەشی 3م کرد، کێشە نییە. بەڵام ئەگەر لێرە ڕاوەستم کێشەیە، چونکە سادەترین شێوە نییە ئەو شێوەیە، هێشتا کۆڵکەمایە. ئێستا 42 سەرە ژێرە دابەشی 5 دەکەم، سەرە دەبی بە 6، ژێرەش دەبی بە 5. 32 لەسەر 60 دابەشی چەندی بکەم باشە، بەجارێ دابەشی 2 کەم، 16 لێرەش 30. دوای دیسان دابەشی 2 کەم، دەبی بە 8 لە 15. ئەو جەڕادەوەستم، هەتا نەبوو 8 لە 15 نابی ڕاوەستم، چونکە 16 لە 30 هێشتا کۆڵکە هەیە. کەواتە یەکسەر دابەشی 4م بکرد بە باش بوو، بەڵام نەمزانی. ئێستا بێمە لای چێندەر تەواو بکە ئەو پرسیارانە، تەواو بکە هەتا بڵێ گرنگن و هەتا بڵێ پرسیاری باشن. و زۆر 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 ئەو پرسیارانە ئەگەر بەخۆت پێشی ئەوەی تەماشای ئەو ڤیددیۆی بکەی بە خۆت پرسیارەکان وەڵام بدەیەوە، زۆر زۆر کەڵکی دەبی. پاشان بەراوردی کەی وەڵامەکەت لەگەڵ وەڵامەکانی من. لێرە بە 2-3 جۆر دەتوانین بیرکەینەوە. یەک لە بیرکردنەوەکان ئەوەیە کە بگەڕێم بە دوای کۆڵکەی هاوبەش، بزانم کۆڵکەی هاوبەش چەندە لە مابەینی 4 و 16. ئەگەر زانیم کۆڵکەی هاوبەش 4ە، ئەوە زۆر باشە، کەواتە 4 دابەش 4 بووە بە 1. کەواتە لێرەش هەر دەبی 4 بی، 16 دابەش 4 لێرە دەنووسم دەکاتە 4. ئەگەر نەمزانی بە خۆم دەبی لە خۆم بپرسم ئایا ئەو 4ە کوو بووە بە 1، دابەشی چ کرایە یان جارانی چ کرایە. بێگومان جاران نەکرایە، چونکە 4 گچکە بوویتەوە، بوویتە 1، هەر دەبی دابەش کرابی. ئەگەر دابەشی 2 کرابە دەبووە 2، دیارە دابەشی 4 کرایە، لۆیە بووە بە 1. کەواتە یەکسەر دەبی ئەمن 16 بینم ئەویش دابەشی 4 بکەم، هەتا ببی بە 4 لێرە. کەواتە ئەو ژمارەیە کە نییە دەبی لێرە بینووسم ژمارە 4. 1 لەسەر 4ش سادەترین شێوەی 4 لەسەر 16ەیە. دیسان لێرە ئەمن تەماشای ئێرە دەکەم. 24 کوو بووە بە 8، 100% دابەشی 3 کرایە، کەواتە 21ش دابەشی 3 دەکەم، دەبیتە 7. کەواتە لێرە دەنووسم 7. لێرە 1 نازانم دەبیتە چەند، بەڵام دەزانم 2 گەورە بووە بوویتە 36، کەواتە 2 جاران چەند بوویتە 36؟ 2 جاران 3 نابی، 2 جاران 10 دەبیتە 20، 2 جاران 12، هەتا بزانم چییە ئەو 36ەی دەینم دابەشی چەندی کرایە هەتا بوویتە 2. دەبی بزانم دابەشی چ کرایە. 3 دابەشی 16 دابەشی 8 کرایە، 36 دابەشی 8 کرایە، بوویتە با 36 دابەشی 2 کەم هەتا بزانم دابەشی چەندی کرایە. 3 دابەش 2 1، 16 دابەش 2 دەکا 8، کەواتە دابەشی 8 کرایە. کەواتە لێرە ئەمن دەبی 8 هەبی، چونکە 8 دابەش 8 دەبیتە 1 و 36ش دابەش 8 یەکسانە بە 2. ئەو پرسیارانە ئاسان نینە، بەڵام زۆر زۆر پرسیاری باش. پرسیاری 47 لێرە 6
لێرە 18 کەواتە 18 دابەشی 3 کرایە ئەو جەبووە بە 6 ناچارم 15 دابەشی 3 کەم دەبی بە 5 لێرە دەنووسم 5 کەواتە ئەو ژمارەی کە دیار نییە یەکسانە بە 5 لێرە 5 لە 6 ئەدی لێرە 20 دابەشی چاری کرایە بۆیتە 5 ئەدی چ دابەشی چاری بکرێ دەبی بە 3 بێگومان 12 7 دابەشی 7 کرایە بووە بە 1 ئەدی چ دابەشی 7 بکرێ یەکسانە بە 6 56 دابەش 7 یەکسانە بە 8 ببوورن ئەوها گەیشتینە ئێرە بەکارهێنانی پێدراوەکان وێنە ڕوونکردنەوەیەکە بەکاربینە ئەو وێنەیە کە لێرەیە ئەو وێنەی ڕوونکردنەوەیە دەربارەی شیرینیە فرۆشراوەکان دوو جۆرە شیرینی دەفرۆشن چی لێ هات ببوور نازانم لەبەر چ لە ناکاو لێرە دەستیان کردووە بە نووسینی ژمارە بە شێوەی ڕەنووسی لاتینی لە کوردیەوە بوویتە لاتینی ئەوەی ڕاستی بی ئەمن نازام ئەو یەکەم جارە لە کتێبی پۆلی پێنج ئەوەی ببینم شیرینیە فرۆشراوەکان چێ شیرینی دەفرۆشی هیوا ئاکۆ ئارام وە سیروان چار کەسن دەچن شیرینی دەفرۆشن دوو جۆرە شیرینیە جۆرێکیان نازام ئەو زەردە کە لێرە بە زەردی کرایە نازانم ئەوە چیە نووسیتیان جیکلێت چێ نازانم ئەمن چوکلێتی دەزانم شۆکۆلاتەی دەزانم چۆکلێتی دەزانم بە جیکلێتم قەت جێلێنەوە پاشان ئەو کەسکەش شیرینی بادەم کەواتە دوو جۆرە شیرینیە شیرینی دەبانووسیبان شیرینی بێ بادەم و شیرینی بە بادەم ئاسانتر بوو لە جیکلێت یعنی ئەو هەمواڵانە کو دەبی ئێستا کە شیرینیەکانمان دیت دەچین تەماشای پرسیارەکان دەکەین پرسیاری ژمارە 5 کام کرد ئەو بەشە شیرینیە دەنوێنێ کە ئاکۆ فرۆشتوویەتی وە کەرتەکە بە سادەترین شێوە بنووسە بەڵام ئەم پرسیارەکەم نەخێندەوە ئەوەی ڕاستی بی دەبی بیخینەوە نووسرایە وێنەی ڕوونکردنەوەیەکە بەکاربینە ژمارەی ئەو پاکەتە شیرینیانە ڕوون دەکاتەوە کە خوێندکاران فرۆشتویانە لە هەر خوێندکارێک بەخۆی دەبوایە 20 پاکەت لە هەر جۆرە شیرینی بفرۆشی دەبوایە بەڵام دیارە نەیتوانیا 20 پاکەت لە هەر جۆرەك بفرۆشی وەکو لێرە دیارە کەمتری فرۆشتیە هەر خوێندکارەی ئەو جا ئێستا نووسرایە کام کرد ئەو بەشە شیرینیە دەنوێنێ کە ئاکۆ فرۆشتوویەتی دەچمە لای ئاکۆ تەمەشا دەکەم لە زەردەکە ئاکۆ چەندی فرۆشتیە لەو زەردەی 15 پاکەتی فرۆشتیە چونکە لە مابەینی 14 و 16 15 لە کەسکەکەش بادەمەکە 10 پاکەتی فرۆشتیە ئەوها 10 پاکەت ئەوە 10 لێرەش 15 بەڵام بەخۆی دەبوایە چەندی بفرۆشی 20 کەواتە 10 ئەگەر دەی بە تەنێ بینم دابەشی 20 کەم چونکە بەخۆی دەبووە 20 بفرۆشی ئەوە ڕاستیبی پرسیارەکە زۆر ناڕوونە نازانم ئەمە شیرینیەکان کۆکەمەوە یان یەکیەکە لە زەردەکەی یان لە سەوزەکەی دەی فرۆشتیە بەخۆی دەبوایە 20 بفرۆشی کاتە کەرتەکە دابەش 20 هەردوو لای دابەشی دەی دەکەم سەرە و ژێرە
کەرتەکە یەکسان دەبی بە 1/2 کەواتە ئەو کەرتە نیوەکە شیرینی بادەمی فرۆشتیە. 15 فرۆشتیە لە شیرینیەکەی دیکە ئەویش دەبوایە 20 بفرۆشی، کەواتە کەرتەکەی دیسان 15 دابەشی 5 دەکەم، 20 دابەشی 5 دەکەم، کەرتەکە دەکاتە 3/4 کەواتە کەرتەکەی شیرینی چوکلێت بادەم 1/2 و شیرینیەکەی دیکەش 3/4. چونکە پرسیارەکە ناڕوونە هەر ئەوەندەی دەتوانم وەڵام دەمەوە بەداخەوە، نازانم چیان دەوێ. پرسیاری 51 کام کەرت بەشە شیرینی بادەم دەنوێنێ کە ئارام نەیفرۆشتووە دەچمە لای ئارام بادەم، شیرینی بادەم واتە کەسکەکە، ئەوەی فرۆشتیتی 18/20 فرۆشتیە، ئەدی چەندی نەفرۆشتیە 2/20 نەفرۆشتیە، چونکە هەمیشە فرۆشتیە لەگەڵ نەفرۆشتیە دەکاتە 20، کەواتە 2/20 نەفرۆشتی، ئەوەی کەمایە لێرە هەتا ئێرە نەیفرۆشتێ بە سپی 2 بەشە لە 20 بەش، 2 پاکەت لە 20 پاکەت. ئەو جە بە سادەترین شێوە کو دەینووسم سەرە و ژێرەی دابەشی 2 دەکەم، کەرتەکە یەکسان دەبی بە 1/10 کەواتە ئەوەی نەیفرۆشتیە 1/10، ئەوەی فرۆشتیتیشی 18/20 یان 9/10. 9/10 فرۆشتیە 1/10 نەفرۆشتیە. پرسیاری 52 دەبێت سیروان چەند پاکەت لە هەر جۆرێک بفرۆشی بۆ ئەوەی ئەرکی خۆی بەجێبێنێ؟ سیروان هەتا ئەرکەکەی بەجێبێنی دەبی 20 پاکەت لە زەردەکەی و 20 پاکەت لە کەسکەکەی بفرۆشی. چەند پاکەتی مایە لە زەردەکەی ببیتە 20؟ 2 پاکەتی مایە، کەواتە 2 پاکەت لە زەردەکە دەبی بفرۆشی، لە کەسکەکەش 15 فرۆشتیە دەبی 5 پاکەتی دیش بفرۆشی، ئەو جا دەگاتە 20. کەسکەکە زۆر کەمتری فرۆشتیە، کەواتە 5 پاکەت لە کەسکەکەی 2 پاکەتیش لە زەردەکەی دەبی بفرۆشی سیروان. بارستایی هەر پاکەتێک 2.5 کیلۆ یان 2.50 کیلۆگرامە. بارستایی هەموو پاکەتەکان چەندە؟ ئەوە تۆزێک لە زیادەیە و پرسیارە، چونکە دەبی دانیشم ئەمن پاکەتەکان هەموویان کۆکەمەوە یەکیەک بۆ وێنە لێرە پاکەتەکانی سیروانی کۆکەمەوە بۆ وێنە 15 کۆکەمەوە لەگەڵ 18، 15 کۆ 18 دیسان کۆ 18 دیسان کۆ 12 کۆ 10 کۆ 15 کۆ 10 کۆ 8 دەبیوانە هەمووی کۆکەمەوە کە کۆم کردەوە ئەو جە لێکی دەم لەگەڵ 2.5 ئەو ئیشەی دەهێڵمەوە لۆ خوێندکاران. پاکەتەکان کۆ بکەوە، لێکی بدە جارانی 2.5 بکە، دەردەچی هەمووی چەند کیلۆیە. پرسیاری 54 جوان کە تەماشای کەرتەکانی کرد، واتە ئەو کەرتانەی ئێرە 15 دابەش 20 و 18 دابەش 20 و 8 دابەش 20 و ئەو شتانە، تەماشای کەرتەکانی کرد کە بە سادەترین شێوە نووسرا بوون، وتی هەر کەرتێک ژمارەیەکی جووت و ژمارەیەکی تاکی پێکەوە تێدا بێ بە سادەترین شێوەیە. ئایا لایەنگرانی جوانی ئێوە بۆ پرسیارە کووە؟ ئایا لایەنگرانی
دەبا نووسرابە ئایا لایەنگری جوانی لایەنگران لۆ کۆیە، دەبایە ئایا لایەنگرانی جوانی ئایا واتە ئایا جوان قسەکەی ڕاستە؟ بێگومان ڕاست نییە، چونکە مەرج نییە هەر ژمارەیەکی جووت و ژمارەیەکی تاکی هەبوو پێکەوە ئەوە بە سادەترین شێوە نووسرایە. بۆ وێنە لێرە ئەگەرە من 5 تاکە 10 جووتە، بەڵام سادەترین شێوە نییە. ئەوجە نازانم مەبەستیان چێ، بەڵام لێرە نەدەبووە نووسراوە سەیری کەرتەکانی کرد بە سادەترین شێوە، تەماشای کەرتەکانی کرد بە سادەترین شێوە. ئەوە مانایەت چیە نازانم. ئەگەر کەرتەکان لە ئێستاوە بە سادەترین شێوە نووسرابن پێویست ناکات جوان ئەو زانیاریەی ببەخشی، چونکە دەیان بینی کەرتەکانی بە سادەترین شێوە مەرج نییە یەکێک لە ژمارەکان جووت بی و ئەوی دیش تاک بی، ئەوە هیچ مەرج نییە بەڕای من. بەڵام ئەگە کەرتەکە بە سادەترین شێوە نەبوو ئەوە دەتوانی ئەو قسەی بکەی. بەڵام هەر کەرتەک مەرجە زۆر، هەر کەرتەک سەرەی کەرتەکە یەک بوو ئەوە 100% سادەترین شێوەیە، خوارێ ژێرەی هەرچ بوو. و هەر کەرتەکیش سەرە و ژێرەی دوو ژمارەی خۆ بەش بوون ئەوە 100% سادەترین شێوەیە. و هەر کەرتەکیش ئەوەی ڕاستی بی، هەر کەرتەک سەرەی دوو بوو ژێرەی کەرتەکە ژمارەکی تاک بوو ئەویش سادەترین شێوەیە. بۆ وێنە 2 25 یان 2 45 یان 2 33 یان 2 بەسەر 79 ئەوە هەموویان سادەترین شێوەنە ئەگە سەرەی کەرتەکە دوو بوو. ئێستا پرسیاری 55 ڕێبین ڕۆژانە 12 کاژێر ئیش دەکا، 8 کاژێریش لەو 12 کاژێرەی لە نووسینگە بەسەر دەبا. ئەوەی ڕاستی بە دەبا ئەوهایان نووسیبە، دەنا هەڵەیە دەقەکە تەواو نییە، دەبا نووسیبایان، چونکە من وەم دەزانی 12 کاژێر ئیش دەکا، دیسان ڕەنگە ئەوها تێبگەم 8 کاژێری دیش ئیش دەکا لە نووسینگە، بەڵام ئەوها نییە. 12 کاژێر ئیش دەکا، لەو 12 کاژێرەی 8 کاژێری لە نووسینگە بەسەر دەبا. کەرتێک بە سادەترین شێوە بنووسە بۆ نواندنی ئەو بەشەی کە ڕێبین لە نووسینگە بەسەری دەبا. زۆر ئاسانە ئەو کات 8 دابەش 12 8 سەرەیە 12 ژێرەی کەرتەکەیە، ئەوجە بە سادەترین شێوە سەرە و ژێرەی دابەشی 4 دەکەم، سەرا دەبیتە 2 ژێرەش یەکسانە بە 3 کەواتە 2 سێیەکی کاتەکەی بەسەر دەبا لە نووسینگە لە کاتی ئیشکردن. پرسیاری 56 بنار 3 بەسەر 4 پەرداخ شەکر و 4 لە 16 پەرداخ کەرەی بەکارهێنا، کام بڕیان زۆرترە؟ ئەو پرسیارە هەتا بڵێ جوانە، باشە، گرنگە. ئەمن دەبی بزانم کەرتی بەراورد کەم و کامەیان گەورەیە، بەڵام بە شەرتێک هەمان پەرداخ بی. باشتر وابوو بیان نووسی بە دەسی لیتر وشتیوە لە جیاتی پەرداخی، بەڵام ئەگەر هەمان پەرداخی بەکار بینی ئەوە دەتوانین بەراوردکەین، ئەگەر پەرداخەچی تکە بوو ئەوە ناتوانین. ئێستا ئەمە دەبی 3 لە 4 بەراورد کەم لەگەڵ 4 لە 16 3 دابەش 4 و 4
دابەش 16. ئەگەر توانیم ئەو کەرتەی سادەکەم ڕەنگە باشتر بی بەراوردکردنەکەم، چونکە ئێستا تۆزێک هەز دەکەم ئاسان نییە زۆر بەراوردکردنەکە چەندە یەکجار لەو قورسانەش نییە. سەرە و ژێرەی ئەو کەرتەی دابەشی 4 دەکەم. 4 دابەش 4 1 16 دابەش 4 4. ئێستا کە کەرتەکان هەردووچیان ژێرەیان بووە 4 زۆر ئاسانە بەراوردکردنی کەرت. 3 لە 4 یانی 1 لە 4. ئەوەی سەرەی گەورەتر بوو ئەویش گەورەترە. سەرەی ئەو کەرتەی گەورەترە کەواتە 3 بەسەر 4 بێگومان گەورەترە لە 1 لە 4. ئەوها نووسرا بوو یان ئەمن هەڵەمە؟ نا ئەوها نووسرا بوو. کەواتە دیارە ئەو کەرتە گەورەترە. 3 چارەک زۆرترە. بەلایەکی تکەش دەزانم کامە گەورەیە. تەماشاکەم لێرە ئەو سەرە لە نیوەی ژێرەی گەورەترە، بەڵام ئەو سەرەیە لە نیوەی ژێرەی زۆر گچکەترە، چونکە نیوەی ژێرەی دەکا 8. ئەوە نیوەیتی. کەواتە دیارە کامەش بەو جۆرەش هەر دەزانم. پرسیاری 57 ئەو کەرتەی بە سادەترین شێوە بنووسە دابەشی دەکەم بەسەر گەورەترین کۆڵکەی هاو بەش. دابەشی 8 دەکەم. یەکسان دەبی بە 4 لە 5. 4 بەش لە 5 بەش. پرسیاری 57 دواهەمین پرسیار بوو لە لاپەڕە 152. هەتا لاپەڕەیەکی نوێ وانەیەکی نوێ هەر بژی.